فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی سێهەم. سڵاو ئازیزان و خۆشەویستان، هیوادارم وانەکانتان بەدڵ بێت. تکایە کۆمنت بنووسن، تکایە شێری بکەن هەتاوەکو زۆرترین کەس بیبینێ، بەو ڕێگای ئەمە بتوانین ئەم خزمەتە بچکۆلی ئێوە کە ئیکین زۆرترین کەس لێی سوودمەند بێت. Mary was an English girl, but she lived in Rome. She was 6 years old. Last year, her mother said to her, "You're 6 years old now, Mary, and you're going to begin going to school here." بەڕێزان کەم بۆتان وەرەگێڕم و ئەگەر تێبینێ شتێکی گرنگ هەبێ پێتان ئەڵێم. سەرەتا نووسراوە مێری ناوی کچە واتە مەریەم، بەڵام ئەگەر مەبەستت پێی زەواج بێ سپێڵەکەشی ئەگۆڕێت دەبڵار و هەروەها ئەڵێی ماری، کەواتە ئەمە چییە؟ Mary was an English girl، کچێکی ئینگلیز بوو. But she lived in Rome، لەکوێ ژیا؟ لە ڕۆمی ئیتالیا. She was 6 years old، ئەو تەمەنی 6 ساڵان بوو. ئەگەر من ئەمە بە بەریتانی بڵێم ئەڵێم she was 6 years old، بەڵام بە ئەمریکی ئەڵێ years. Last year her mother، بەڵام ئەگەر بە بەریتانی بڵێم ئەڵێم last year her mother said to her، بەس بە ئەمریکی last year her mother said to her. بەڵێ ساڵی ڕابردوو her mother دایکی said to her، پێیوت. ئەڵێی said ناڵێی said بەڕێزان، سێ هەر سێی کوردی سێ دێکی پێ بکەنە said. Last year her mother said to her، پێیوت said. You're يعني you are 6 years old now، تۆ ئێستاکە تەمەنت 6 ساڵانە. Mary کچم ماریام، and you're gonna، و تۆ ئەم گەنە بۆ پێشبینی لە ئایندا یا بڵی نیازم وایە یان شتێک وابێ لە ئایندا بەکاری هێنی. جا لێرە ئەمە مەبەستیەوەی باز لە ئایندە ئەکا و ئەم ئایندەیە پێشبینیەکی تەواوەکە ڕوایە، بۆی ئەڵێ you're gonna begin دەست پێ ئەەکەی going to a school. ئەم going to یان واتە ڕۆشتن، چکە بە دوای خۆ فعل نهاتوە تا بڵێ وای لێت فعلەکە بۆ ئایندە ئەبێ یا نیاز وایە یا شتێکی وە. یەکسەر ئەڵێ begin دەست پێ ئەەکە، ئەم دەست پێکردنە دوای ئەوەڵێ going to واتە ئەڕۆیت to a school بۆ قوتابخانەیەک لەکوێ؟ here لێرە. بەڕێزان here HERE ئەڵێ here، بەڵام ئەگەر بڵێ ئەو کچە وەکو ئەڵێ said to her یا said to her، کەواتە here لەگەڵ her زۆر جیاوازە، بەڵام پێچێ خەڵکانێک بە هەڵا تێکەڵیکەن. You're gonna like it very much because it's a nice school. Is it an English school? Mary asked. Yes, it is, her mother said. Mary went to the school and enjoyed her lessons. Her mother always took her to school in the morning, brought her home in the afternoon. لەسەرەتاوە سێریکە you're going to واتە you are going to like it، واتە پێشبینی ئەوەکە کە تۆ بە دڵنیایی حەزیت لێی ئەبێت، پێت خۆشە بێ، چەندێک very much زۆر حەزت پێ بێت. because it's a nice school، چکە قوتابخانەیەکی خۆشە. بەڕێزان nice ئەگەر بۆ هەنێ شت بەکاریبێنی واتە جوان، بەڵام ئەگەر بۆ کەسێ بەکاریبێنی واتە و کەسە باشە. he's a nice man، پیاوێکی باشە. بەڵام بۆ شتێکی وەکو قوتابخانە یا ئاوهەوا واتە ئەمە خۆشە. it's a nice school. Is it an English school؟ ئایا قوتابخانەکە ئینگلیزیە؟ Mary asked، Mary پرسیاری کرد. Yes, it is، بەڵێ، her mother said، دایکی وتی. Mary went to school، Mary went to واتە ڕۆشت، Mary went to school ڕۆشت بۆ قوتابخانە and enjoyed her lessons،
چێژی وەرگر لە lessons بەڕێزان lesson واتە وانە بەڵام بیستن پێوترێ listen بە ئای listen بەزەمە lessons وانەکان چێژی وەرگر لە وانەکانی her mother دایکی always هەمیشە took her to school took her ئەی برد بۆ قوتابخانە in the morning بەیانیان and brought her home ئەی هێنایەوە ئەی گەڕاندەوە ئەی هێنایەوە بۆ ماڵەوە in the afternoon in the بۆ چکە afternoon بە ئ دەستی پێ کردووە سەوتەکە بزوێنە لەبەرەوەڵی in the afternoon لە قوتابخانە زۆر جارێ خوێنی ئەڵێن ئەگەر پیتەکە بزوێن بوو لێرە هەڵە ڕوئەیە بۆ چکە afternoon ڕاستە پیتەکە ئێ و بزوێنە سەوتەکەش هەر بزوێنە بەڵام ئەگەر وشەی وەکو یونیڤەرسیتی وەرگرین بە یو دەستی پێ کردووە پیتەکەی بزوێنە بەڵام خۆ دەنگەکە بزوێن نییە لێ خۆ ناڵی the university ئەڵێ the university بچکە سەوتی یی لێە بزوێن نییە last Monday دووشەمەی ڕابردوو واتە دووشەمان لێ قوتابخانە دەست پێەکە چونکە شەمە یەکشەممە پشووە دووشەمە یەکەم ڕۆژ دەستپێکردنی قوتابخانەیە هەموو هەفتەیەک last Monday her mother دایکی went to the school ڕۆشت بۆ قوتابخانە at 4 o'clock لە سەعات 4 بۆ سەعات دەڵی at 4 o'clock at 5 o'clock at 7:30 بۆ نمونە at 4 o'clock سەعات 4 ئێوارە چوو بە دوای عادەتەن قوتابی لە ئەوروپا ئەتوانێت یا سەعات 12 بڕاتەوە بۆ ماڵ یان سەعات 4 ئەگەر 4 بێەوە دیارە ئەرکەکانی ماڵ و چالاکیەکانی پاش قوتابخانەش زۆر جار هەر لەوێ جێبەجێ ئەکرێ and Mary ran out of her class و مێری ڕای کردە دەرەوەی پۆل وەکو چۆن مەکتەب بەرەوێ هەمووی ڕاکە we have got a new girl ئێمە کچێکی نوێمان هەیە بەڕێزان وا جوانە ئەم گۆتەی لەگەڵ ئێستا بۆ نمونە من دەتوانم بڵێم I have a cell phone من مۆبایلێکم هەیە I have a cell phone وا جوانە بڵێم I've got a cell phone مەسەلەن لەم ڕستەیە ئەڵێ کچێکی تازەمان هەیە لە پۆلەکان لای خۆمان ئەڵێ کچێکی تازەمان بۆ هاتووە بەس لێرە ئەڵێ کچێکی تازە هەیە لە پۆلەکەمانە we've got a new girl in our class لە پۆلەکەمان today ئەمڕۆ کچێکی تازەمان بۆ هاتووە مەمی واتە دایە mother واتە دایک she said ئەوتی بام پارچەیەشی بخوێنینەوە she's 6 years old too ئەویش تەمەنی 6 ساڵە and she's very nice وە کچێکی زۆر باشە but she isn't English بەڵام ئەو ئینگلیز نییە she's German واتە ئەڵمانی بەس ئەگەر بڵی ئەڵمانیا ئەڵێی Germany ئەمە زۆر جار خەڵک لێی تێگەچێ German ناوی زمان و میلیەتە Germany ناوی وڵاتەکەیە کەواتە ئەمەڵێ she's German واتە ئەڵمانیە Does she speak English ئایا بە ئینگلیزی قسە ئەکات Mary's mother asked لە ئینگلیزیا وایە یەکەم جار قسەکەکی عادەتەن لە زمانە ئەوروپیەکانەوە یەکەم جار قسەکە گەڵێ من فڵان کەس وتی بەس لە کوردیا تۆڵی ئەگەر تەرجمەی کەم بۆ کوردیە بێ یەکەم جار بڵێم دایکی مێری وتی پرسیاری کرد دایکی مێری پرسیاری کرد asked دایکی مێری پرسیاری کرد Does she speak English بە ئینگلیزی قسە ئەکات No but she loves in English بەڵام بە ئینگلیزی پێەکەنێ دڵی خۆشە تەلەبەیەکیان بۆ هاتووە ئینگلیزیە زانێ ئینگلیزی نازانە قسەی پێ بکات بەس زانە بە ئینگلیزی پێ بکەنێ Mary said happily بەڕێزان زۆر کەس ئەڵێ happy نییە و happyە ئای کورد Mary said happily بەڵێ ئێستاکە ئینگلیزیەکەی بڵێ ژیا lived بڵێ 6 ساڵان عمری 6 ساڵ ئەڵێ چی 6 years old بڵێ ساڵی ڕابردوو last year بڵێ
تۆ حەزی پێ ئەکەیت هاوک چۆن لای خۆمان ئەڵێ کورد تەئکید حەزی لێ ئەکەی You're gonna like it. You're gonna like it. You are going to like it. You're gonna like it. بڵێ قوتابخانەیەکی خۆش. A nice school. A nice school. بڵێ قوتابخانەیەکی ئینگلیزی. واتە مەنهەج و خوێندنی ئینگلیزیە. English school. English school. بڵێ Mary پرسیاری کرد. Mary asked. Mary asked. بڵێ Mary چێژی وەرگرت لە دەرسەکانی یا لە دەرسەکەی. Mary چێژی وەرگرت. Mary enjoyed her lesson. یا enjoyed بڵێ دەرسەکانی ئەڵێ lessons. بڵێ دایکی. دایکی کچەکە. دایکی. Her mother. Her mother. بەڕێزان سەوتی ڕ لە ئینگلیزیان نییە ڕێنمان نییە سەوتێکمان نییە بەو ناوە کە زمان بۆ پێشەوە بێ ئیلا ئێمە ڕێمان هەیە ڕێ ناوترێ یعنی زمان نایەتە پێشەڵێ زمان بۆ ئاسمانەی دەم بۆ پشتەوە ئەڕوا ڕایەکی شتە دواوە her mother her mother بەڵام ئەمە ئەگەر بە بەریتانی بڵێم هەر دیار نییە ئەڵێ her mother her mother بەریتانیە بەڵام her mother ئەمریکیە بڵێ هەمیشە هەمیشە always always بڵێ ئەیبا بۆ قوتابخانە یا بردی با بەڕابردوو بڵێین بەڵێ take ئەیبا بڕابردوو ئەڵێ took her to school took her to school بڵێ بەیانیان بەیانیان in the morning بڵێ ئەیباتەوە بردنەوە ئەیباتەوە بۆ ماڵەوە brought her home بڵێ دوانی وەڕوان in the afternoon بڵێ دووشەممەی ڕابردوو last Monday بڵێ ڕایکردە دەرەوە ran out بڵێ پۆل زۆر جار بۆ کۆرسیش هەروەهاوتری ئەڵێ چی class بۆ نمونە بڵێ دەرسی ئینگلیزی یا کۆرسی ئینگلیزی ئەڵێ English class بڵێ ئێمە هەمانە we've got بڵێ کچێکی نوێ a new girl بەڵام بەریتانیەکان ئەڵێن girl سەوتی girl ئەم سەوتە لە کوردیان نییە ئەمریکیەکە ئاسانترا ئەڵێ girl ئەمڕۆ today بڵێ دایە مامی بڵێ زۆر خۆش یان زۆر جوان زۆر باش هەمووی بە یەک مشابهتێ very nice بڵێ ئینگلیز نییە کچەکە ئینگلیز نییە she isn't English بڵێ ئەڵمانیە she's German بڵێ قسە بکە یان قسەکردن قسە بکە speak بڵێ پێکەنی ئەگەر بڵێ ئەو پێکەنی ئەبێ ئەسی کەسێم چێسە ئەڵێ چی laughs بەڵێ بەڕێزان هاتینە کۆتایی ئەمانەیە هیوادارم ئەم وانانەتان بەدڵ بێ بەڕێزان هەتا وەکو ڕێژەی شێرکردن و هەتا وەکو ڤیوی وانەکان زیاتر بێ ئێمە هەوڵەین زووتر دەرستان بۆ دابەزێنین چونکە هەست دەکەین بەشی پێویست خەڵک تەماشای دەرسەکەی کردووە و کەسانێک هەن
کە ئێستاکە چاوەڕێی دەرسەکەی ترەکەن. بەڵام ئەگەر بینەری ئەم ڤیددیۆیانە کەم بێ ئەوە ئێمە زۆر خاوتر دەرسەکاندا ئەبەزێنین. لەبەر ئەوە داواکارم کە شێری بکەن بەو ئومێدەی کە بگاتە زۆر کەس. شتێکە ئەمەوێت لە خزمەتتانە باسی کەم ئەویش ئەوەیە من ساڵانێکی زۆرە کارم لەسەر زمان کردووە، ساڵانێکی زۆر زمانی ئینگلیزیم وتووەتەوە، فارسیم وتووەتەوە، بە دەورە عەرەبیم وتووەتەوە، کوردیم وتووەتەوە و هەوڵم ماوە تەکنیکەکان فێر ببم. ئەم تەکنیکانم لەسەر زمانەکانی تری جگە لە زمانی فارسی و عەرەبی و کوردی و ئینگلیزی و ئەوانە هاتووم لەسەر ئەڵمانی، فەڕەنسی، تورکی، یابانی ئەمانە محاولەم کردو بزانم کە چۆن سەریع ئینسان شت فێرە بێت، چۆن ڕاستە، چۆن هەڵەیە. لەبەر ئەوە ئەم ئەزموونەم هەموو کۆ کردووەتەوە کە بەڕاستی ئینسان زەحمەت و مانووبوونی تەمەنێکی خۆی حەز ناکات زۆر بە هەرزان و بە بەلاش و بەشت بیخاتە بەردەست خەڵک. بەڵام من ئاوات ئەکادیمیم دامەزراندووە لەم سەرەتایەوەشەوە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان کە ئەم ئەزموونێ لە چۆنیەتی فێربوونی زمان کە نرخەکەی $40 من بە 20,000 دامناوە. ئێستاکە فرسەتە ئەتوان بەشداری ئەو خولە بکەن. بە دڵنیایی خەڵکانێک بەشداریان کردووە، پێیان ڕاگەیاندون کە زۆر ئیسفادەیان کردووە، هەندێکیان پەشیمانن کە ڕۆژانێک ئەمەیان نەخوێندووە. هەرچەندە من پێشتر بە ئۆنلاین ئەمەم نەبووە، لە سلێمانی 1-2 جار کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمانی ئینگلیزیم وتووەتەوە. ئومێدەوارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێ. بەشداریکردن زۆر ئاسانە لەڕێی کۆرسی لەڕێی سایتی ئاوات ئەکادیمیەوە دەرسەکان بە ئاسانی ئەتوانی لە مۆبایلەکەتا بیخوێنی و تۆ بۆ بەشداریکردن تەنها ئەوەیە نامەیە بنێرە بۆ پیجی ئاوات ئەکادیمی لە فەیسبوک و لێوە هاوکاری ئەکریت. هەر شتێکت پێویست بێ ئێمە لە خزمەتتان. هیوای سەرکەوتن و بەختەوەریتان بۆ خوازم. ئومێدەوارم پشتگیری ئاوات ئەکادیمی بکەن تاوەکو بەرهەمی زیاتر، کاری زیاتر، خزمەتی زیاتر بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. خواتان لەوێ.